لله من أسمائه 99 من بعدها يتلون جزاء محصيها دخول الجنة كما رواه في صحيح السنة. بسم الله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. یەکێکی تر لەناوە بەرز و پیرۆزەکانی پەروەردیگارمان ناوی پیرۆزی ئەننوورە. ئەننوور واتە ڕۆناچی، ڕۆشنایی. وەکو دەفەرموێ الله نور السماوات والأرض. خدا سبحانه وتعالى الله نور و ڕۆشنایی و ڕۆشنکەرەوەی ئاسمان و زەویە، ئاسمانەکان و زەویە. زانایان لە تەفسیرێ و ئاەتە دەفەرموون ئەننوور بە دوو مانا دێ. یەکەمیان بە مانای هادی دێ، واتە ڕێپیشاندەر، ڕۆنکەرەوەی ڕێگایە لە بۆ ئاسمانەکان و زەوی. چونکە خدا سبحانه وتعالى هەر ئەوە هیدایەتدەر، ڕێپیشاندەر، هەر ئەوە نورەکی معنەویە. ئەو نورە کاتێک کە ئینسان لە شوێنێک ئەرچێکی هەبی، وەزیفەکی هەبی، کەس پێی نەڵێتن ئەتوو لەو شوێنە چ کارەکەت هەیە، لە بۆ چە هاتیە ئێرە، بەرەو کوێ دەچی، نەتیجەی ئەو کارە چییە؟ ئەو کەسە هەموو شتێکی لەلا تاریکە، حاڵی خۆی، ژیانی خۆی، کاروباری خۆی هەمووی لا تاریکە. بەڵام کاتێک کەسێک لە بۆی ڕۆن دەکرێتەوە، هەروەکو لە کوردیش دەرێن ڕوونکردنەوە، واتە ڕۆناک دەکرێت، ڕۆشن دەکرێت بابەتەکە لە بۆی، ئەتوو لێرە ئیشت ئەوەیە، ئەرکت ئەوەیە، ڕاتبت ئەوەندەیە، کاروبارەکان بەو شێوەیە بەڕێوە دەبەی، ئەوە ژوورتە، ئەوە مێستا کە لە وەزیفەک لە ئەرکەش دادەندرێتن، کەواتە لە بۆی ڕۆشن بووە. ولله المثل الأعلى. خوای گەورەش کە ئەو ئینسانەی لەسەر ئەو زەویە دانایە نورە سبحانه وتعالى، و دینەکەی، ڕێبازەکەی نورە، هەمووی لە بۆ ئینسان ڕۆشن کردیتەوە، وەلەی ناوەشێتەوە ئەو خودایی کە دار و بەردی لە بۆ ئێمە ڕۆنا کردیتەوە و ڕۆشن کردیتەوە، بەڵام مانایەکان و سەبەبی هاتنی ئینسان لە بۆ ئەو سەرزەویە و سەبەبی ژیانی لێ تاریک بکات و نەزانی لە چێوە هاتیە، نەزانی بۆچی لەسەر زەویە و ئەرچی چییە، نەزانی بەرەو کوێ دەچی و سەرنجامی بەرەو کوێ. لۆی خوای گەورە هادیە، نوری ئاسمان و زەویە و ڕۆشنکەرەوەیە، هەمووت پێدەناسێنیت، پێت دەڵێ ئەی ئینسان ئەتوو لەبەر چ لەسەر ئەو زەویەی دەژی، ئەو ئاسمان و زەویە چییە، ئەو ڕووداوانە چنە، ئەو مردن و ژیانە لەبەرچی بەسەر دێ. ڕێبازی غەیری ئەو ڕێبازە هەمووی تاریچیە، لەبەرەوەی هیچ نازانی لە کوێ هاتیە، نازانی ئەو ڕووداوانە لۆ ڕوودەدەن، ئەو مەخلوقاتانەی دەوروبەر لۆ هەیە، ئەسڵەن ئینسان لە بۆ هەیەوە بەرەو چێن دەردەچی. و مانای دووەمیشیان بە مانای منەویر السەماوات والأرض. خوای گەورە ڕۆشنکەرەوەیە بە نورەکی مادی، نورەکی حیسی، کە ئەو ڕۆناچیەی کە ئێمە هەستی پێ دەکەین لە بۆ ئاسمان و زەوی، ئەو ڕۆژەی دابین کردیە خوای گەورە هەمووی ڕۆناک دەکاتەوە. و کاتێک سەرچاوی ڕۆناچی خودای گەورە هات، هیچ ڕۆناچێکی دیکە سوودی نابیتن. ئەو کاتەی بەیانیان کە ڕۆژ هەڵدێ، دەڵێن کاکە گلۆپەکان بکوژێنەوە لە بەرەوەی ڕۆژ هەڵات. گلۆپی خودای گەورە هەموو گلۆپەکانی دیکە دەکوژێنیتەوە و بێنرخیان دەکاتن. بە هەمان شێوە نورە حیسیەکەشی، نورە معنەویەکەشی کە خوای گەورە ڕۆشنکەرەوەیە بە دین و بە ڕێباز لە بۆ هەموو خەڵکی، کاتێکەوە ئەمر و فەرمانی خوای گەورە هات، تەواو شتەکە تەواو ڕۆن بوویەوە. پێویستە ئێمە بیر و بۆچوونەکانی خۆمان بکوژێنینەوە وەلای بنێن، مادام خودای گەورە لە بۆی ڕۆن کردینەوە کە چۆن بژین، کە لەبارەی ئەو کاروبارە دیاریکراوە چۆن هەڵسو کەوت بکەین. لەبەرەوەی خودای گەورە هەر وەک بەخۆی نورە، شەریعەت و ڕێبازەکەشی کە ئیسلامە نورە. آمنوا بالله ورسوله والنور الذي أنزلنا. وەکو خوای گەورە دەفەرموێ ئیمان بێنن بە خودای پەروەردیگار و بە پێغەمبەرەکەی و بەو نور و ڕۆشناییەی کە دامان بەزاندێ کە ئەو قورئانەیە. قورئانیش یەکێک لە ناوەکانی نورە، لەبەرەوەی ڕۆشنکەرەوەی ڕێ و ڕێبازی ئینسانەکانە. و هەروەها پێغەمبەریش عەلەیه السەڵات وەسەلام نورە. قد جاءكم من الله نور وكتاب مبين. وەکو دەفەرموێ لەلایەن پەروەردیگارتانەوە بە نیعمەت و بە فەزلی خۆی نورەکتان لە بۆ هاتیە کە ئەو محەممەدەی عەلەیه السەڵات وەسەلام بە ژیانی خۆی کاتێکەوە لە سەر زەوی ژیایە هەموو هەڵسان و دانیشتن و وتەیەکی لە بۆ ئێمە بوویتە نور، بوویتە ڕۆشنایی.
ڕێگامان لە بۆ ڕۆشن دەکاتەوە، چۆنیەتی ژیان، چۆنیەتی هەڵسوکەوتمان لە بۆ ڕۆشن دەکاتەوە و ڕوون دەکاتەوە، لەبەرەوەی لەلایەن خودایەکی کە ئەننوورە لە بۆ ئێمە نێردراوە ئەو پێغەمبەرە صلی الله عليه وسلم. خدای گەورە دڵەکانمان بە نووری خۆی منەوەر بکا و ڕۆشن بکاتەوە و چاومان ڕۆشن بکاتەوە و بەسەڕ و بەسیرەتمان ڕۆشن بکات. وصلى الله على نبينا محمد وعلى آله وصحبه وسلم. لله من أسمائه 99 من بعدها يتلون جزاء محصيها دخول الجنة كما رواه في صحيح السنة.